وەرزێکی نوێ لە کورسات نیوز. ئەمە جەنگە یان مردنە لە ناو دارستانەکانی ڤێتنامە. ماڵ بە ماڵ بە ناو شارەکەدا دەڕۆشتن، نزیک بوون بەو دوژمنانەی کە ئەزموونی شەڕیان هەبوو. ئێمە بەتەواوی بەشێوەیەکی زۆر باش گرتمان و یەکە بە یەکە دەرمانکردن و ناوچەکەمان پاکردەوە. لەم وەرزەدا و هەموو ڕۆژێک کورسات نیوز فیلمێکی بەڵگەنامەی نوێ ئەخاتە بەردیدەی ئێوە. ئەمە شەڕێکی یەکلاکەرەوەی جەنگی عێراقە. مەترسیدارترین شار کە ما بێتۆ لەنا. ئەمە سەختترین جەنگی ڤێتنامە. بۆ یەکەم جار لە شاشەی کورسات نیوزەوە بینەری چەند فیلمێکی دۆکیومنتەریە بن. شەڕی ناو شارەوە نازانی. گروپێکی سەربازی ئەمریکی ئەکەوێتە ژێر هێرشێکی کۆمەنیستەوە. ئەمە جەنگی خیسانە. ڕووداوە ڕاستەقینەکان، مێژوە تۆمارکراوەکان لە چەند فیلمێکی دۆکیومنتاریدا. ئەمە چیرۆکی گەورەترین جەنگی ئەفغانستانە. ئەوە توانای هێزی تاڵیبان نەبوو کە هەموو کەسێک بۆ هەتا شەڕکات. ئێمە ئەڕۆینە ناوجەرگەی بەغدادەوە، هێرشەکەی نەسەر ناوجەرگەی مەترسیەکان. پێویستە 1000 سەربازی ئەمریکی شارێکی 5 ملیۆن کەسی بگرن. ئەمە کاریگەرترین جەنگی دەریاییە لە ناو جەنگی جیهانی دووەمە. ئەمە گەورەترین جەنگی دەریاییە لە مێژوودا. ئەوان لە سیا ڕاستەوە تەقیان لە ئێمە کرد. بەتەنها لەسەر شاشەی کەناڵی کورسات نیوز.